باز لەوە دەکرێت هێزە سەربازیەکان تا نەبنە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی هەرێمی کوردستان هەمیشە لەژێر مەترسیدا دەبێت و خەونی دەوڵەتبوونیش دوورتر دەکەوێتەوە. دۆخی سیاسی و سەربازی هەرێم بەرەو خراپتر دەچێت ئەگەر حیزب بەدەسەڵاتدارەکان دەستبەرداری کۆنتڕۆڵکردنی هێزە چەکدارەکان نەبن و واز لەو ئەقڵیەتە نەهێنن. کە ئەمریکای لەگەڵمان هەیش دەکات لە دوای ساڵی 2014 گەورەترین ڕاوێژکاری سێزل هێزی جیهان کە ئەکا سێ ئەندامی مەجلسی ئەمنی بڵێن متحیدەیە کە ئەکاتە ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا جگە لە هۆڵەنداش لەگەڵمان هەر بەشدار بۆ لەوێ هەموو هەمانگی لەگەڵ ئێمە دەگەن بۆیە هێزی پێشمەرگە یەخەین. ئێمە ئێستا لە سەردەمی حکومڕانین لە سەردەمی شاخ نین ئەبێ ئەو لایەنە سیاسیانە تێبگەن ئەوان ئێستا دەسەڵاتی حکومڕانین نابێت لە دەسەڵاتی دەوڵەتداریدا حزبی سیاسی هێزی چەکداری هەبێ لەبەرەوەی هەتا هێزی چەکداری هەبێ مەترسی لەسەر ئەو دەسەڵاتە ئەبێ لەسەر ئەو هەرێمە ئەبێ لەسەر ئەو وەزعی کە ئێستا ئەبێ ئەبێ هەموو هێزەکان نەبەز هێزی پێشمەرگە ئەوێ پێشمەرگە هێزەکانی ناوخۆ هێزی ئاسایش پۆلیس دژە تیرۆر دام و دەستگای هەواڵگری ئەبێ هەموو ئەمانە هێزی ئەمانە هی دەوڵەت بن دام و دەستگای دەوڵەت بن دەبێ ئەمانە سەر و سامانی وڵات بپارێزن هەموو هاوڵاتان بپارێزن بە هەموو ڕەنگەکانیانەوە ئەو کاتە ئەبینە ئەو کاتە پێمان ناڵێن دەوڵەتدار هەتا هێزی چەکداری حزب بێ پێمان ناڵێن دەوڵەتدار. ئێستا قسە و باسی زۆر لەسەر پێشمەرگە دەکرێت جارێک بە میلیشیا ناو دەبرێت و جارێکیش داوای تێکەڵکردنەوەی بە سوپای عێراق و دەرهێنانی لە ژێرناوی ئەم و ئەو دەکرێت و بەهۆی بە حیزبیکردن و یەک نەخستنی لە ژێر یەک چەتر و فەرماندەییدا وای کردووە فەرمیبوونی دەستوری و قوربانیەکانی پێشمەرگە لە خۆناغی ڕابردوو ئێستادا لە بەرچاو نەگیرێت. یاسانی کە لە هەرێمی کوردستانە لە پێشودا ڕێکخراون کۆمەڵە یاسان کە باس لە ڕێخستن و تەنزیمکردنی هێزی پێشمەرگەی کوردستان کراوە و لە دەستوری عێراقیشە لە مادە 140 ئیقرار بەم هێزانە بەم یاسایانە کراوە. ئەم ڕۆی کە گرنگە ئێمە لە کێشەیەکین کێشەکەش ئەوەی ئایا ڕازین بۆی کەوا هێزی پێشمەرگەی کوردستان داخڵی هێزی چەکداری عێراق بکرێتەوە یاخود ڕازین بووی کاجێشی عێراقی بێ لێرە حکوم کات ئەمە کۆمەڵی کێشەیە ئەبێ پێش هەموو شتێکەوە هێزە کوردیەکان ماڵی خوانێ خەنەوە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان لە وەزارەتی پێشمەرگەی بخرێتەوە و بتوان پێکەوە بڕیار لەسەر ئەمانە بدەن یەکدەنگ یەکڕەنگ قسە بکەن لەگەڵ حکومەتی ناوەندا. لەم بگرە و بەردەیەدا کە مێژوویەکی هەیە و بەردەوامیش دەبێت تەنیا چارەسەر بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان یەخستنەوەی سەرجەم هێزەکانە لە چوارچێوەیەکی فەرمی و یاساییدا تا دەسەڵاتدارانی ژواز لە بە حیزبیکردنی هێزە سەربازیەکان نەهێنن هۆشداری دەدرێت لەوەی ئاسایشی نیشتیمانی لە بەردەم هەڕەشەی گەورەدا دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.